چیرۆکی نەهامەتیەکانی کریستیانەکانی عێراق لە ساڵی 2003 بەدواوە چوە نێو قۆناغێکی سەخت و دژوارتر بە شێوەیەک بۆ هۆی کۆچ و ئاوارەبوونی بەلێشاوی خەڵک تا ئەو ئاستەی پێشبینی دەکرێت کە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراق بە تەواوی کریستیانی تێدا نەمێنێت. مامۆستا نوێل کە لە شەری مووسڵ چەندنەوەیەک قوتابی پێگەیاندووە نمونەیەکە لەو کەسانی کە بەهۆی هەڕەشە و نائارامیەکانەوە ماوەی 15 ساڵ لە شاری مووسڵی جێهێشتووە و لاولێر نیشتە جێبووە. أنا كنت أعمل كمدرس. کاتی خۆی لە شاری مووسڵ من کاری مامۆستاییم دەکرد. بەڵام دوای ساڵی 2003 کێشەکانی کوشتن و ڕفاندن و هەڕەشە بە سەر مەسیحیەکان زۆرتر بوون. دوای ئەوەی کە بە شێوەیەکی دڕندانە کچەکەی منیان کوشت، من هەر بەرگەم گرت. بە خۆمم دەگوت نابێت شارەکەم بەجێ بێڵم، بەڵام دواتر منیان ڕفاند. ئینجا داوایان لێ کردم بەرامبەر پێدانی بڕێکی زۆر پارە ئازادم بکەن تا بگەڕێمەوە بۆ نێو خێزانەکەم. خۆشبەختانە لەلایەن هێزە ئەولەهی و پێشمەرگەکانەوە ڕزگار کرام. ئەوەی جێی سەرنجە فەرماندەی و هەڵمەتەی من تێیدا ڕزگار کرام ئەفسەرەکەی پێشمەرگە بوو کە یەکێک بوو لەو قوتابیانەی کاتی خۆی منوانم پێگوت بوو. هەر ئەم ئەفسەرە کوردەش پێی گوتم شارەکە بەجێ بهێڵم بۆ ئەوەی ژیانم پارێزراو بێت. دوای ئەوەی کە شاری مووسڵم بەجێهێشت بەرەو هەولێر و عەنکاوە هاتم. دوای ئەوەی داعش لە مانگی تەمموزی ساڵی 2014 بانگەشەی دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شامی کرد، ناوچەیەکی بەرفراوانی لە عێراق و سووریا داگیر کرد. یەکێک لەو شوێنانەش کە بە شێوەیەکی کاتی کەوتە ژەڕکێفی هێزەکانی داعش شارۆچکەی قەرەقوش بوو. دوای ئەوەی شارۆچکەی مێژووی و شوێنەواری قەرەقوش لەلایەن داعشەوە داگیر دەکرێت، خەڵکەکەی تووشی چەندین نەهامەتی دەبن. ریتا حەبیب یەکێکە لەو کەسانەی کە دەکەوێتە دەستی داعش، بەڵام چیرۆکەکەی لەگەڵ کەسانی دیکە جیاوازە. يوم 6/8/2014 أنا والوقاوة التركية. من ئەوسا لە وڵاتی تورکیا بووم لە ڕێکەوتی 6 ئابی 2014 لە تورکیاوە گەڕامەوە بۆ شارۆچکەی قەرەقۆش بۆ ئەوەی باوکم ڕزگار بکەم. باوکم پەیوەندی پێوە کردم و گوتی ڕەوشەکە زۆر خراپە، بگەڕێەوە و من لەگەڵ خۆت ببە دەرەوە، چونکە باوکم جیا لە من کەسی دیکەی نییە. کاتێک لە تورکیا گەڕامەوە و گەشتمە هەولێر چوومە گەراج. زۆربەی شۆفێرەکان دژی ئەوە بوون بمگێنە قەرەقۆش. ئەوان دەیانگوت داعش لە نێو ناوچەکەتاندایە. منیش باوەڕم نەدەکرد کە ئەوە بەسەر شارەکەم داهاتووە. لە دواییدا کەسێک ڕازی بوو بمگەێنێتە قەرەقۆش بە پارەیەکی زیاتر. لە ڕێگەی چوونمان گەیشتینە شوێنێک کە پێشمەرگەی لێبوو. ناسنامە و پاسپۆرتی منیان وەرگرت. پێیان گوتم بۆ هاتوویتە ئێرە؟ وەڵام داوە کە باوکم لێرەیە، هاتوومە تا لەگەڵ خۆم بیبەمە دەرەوەی وڵات. دواتر باستەم لە بازگەی پێشمەرگە دەربازم بوو. بۆ ماوەیەکی زۆر بە پێیان ڕۆیشتم و گەیشتمە قەرەقۆش. هیچ گرفتێک لە ئارادا نەبوو. خەڵک بە شێوەیەکی ئاسایی ژیانی خۆی بەڕێوە دەبرد. بەڵام لە نیوەڕۆدا ڕەوشەکە گۆڕا و چەند هاوەنێک کەوتنە نێو قەرەقۆش. بەجارێک بارودۆخەکە و گۆڕا، چەند کەسێک بوونە قوربانی. خەڵک ترسان و حەپەسان بەمەش هەڵاتن لە شارەکە دەستی پێکرد. من و باوکم ماینەوە چونکە ئۆتۆمبیلمان نەبوو. هەروە خەڵکی دیکەش لەگەڵ ئێمەدا لە قەرەقۆش بەجێمان. حەبیب باوکی ڕیتا دەیەوێت بە گەڕانەوەی کچەکەی لە وڵاتی تورکیا دووبارە ئومێدێک بگەڕێتەوە نێوژیانی. بەڵام بەهاتنەوەی کچەکەی ئەم تروسکاییە نەما و باری خەمەکانی قورستری لێهات. مام حەبیب دوای گەیشتنی بۆ هەولێر
نەیدەزانی چارەنووسی کچەکەی چی لێ هاتووە. خۆ بیارێ براتی دەداسیە و براتی مێرە ئێزی ئەسیانانە مێری کەویزی لێک شەتر برێشانانی ڕهابیین من پەیوەندیم با کچەکەم کرداوەکو بگەڕێتەوە و لەگەڵ خۆی بمبات ئەو هاتووە بۆ قەرەخۆش بەڵام کاتێک گەڕاوە داعش هات و شارەکەی داگیر کردین ئێمەیان لە نێو نەخۆشخانەی شارەکەدا کۆ کردەوە اینجا کچەکەیان لێجیا کردمەوە هەرچی پارە و بەڵگەنامە هەبوو لیان وەرگرتم دواتریش ئێمەی پەککەوتە و نەخۆش بە تەمەنیان سواری پاس کرد و بەڕیان کردین تا گەیشتنە نزیک خازر و لەوێ دایان بەزاندین وێڕای ئەوەی کە بە تەمەن و نەخۆش بووین بە پێیان بەڕێکەوتین تا گەیشتنە سنووری هێزەکانی پێشمەرگا اینجا هاتینە هەولێر کاتێک گەیشتمە هەولێر خەمی گەورەم ئەوە بوو کە هیچ زانیاریەکم نەبوو کچەکەم لەکوێ و بۆ کوێیان بردووە. دوای ئەوەی ڕیتا لەگەڵ ژمارەیە کچ و ژنی گەنج لەلایەن داعشەوە دەست بەسەر دەکرێن بەرەو چارەنووسێکی نادیار و شاری مووسڵ دەبردرێن. تا شەو زۆربەی خەڵک دەرچوون لە شارەکەدا تەنیا چەند کەسێک لەگەڵماندا مابوون. بەیانی ڕۆژی دواتر بەهۆی دەنگی ئۆتۆمبیل و ئەڵڵاهو ئەکبەر گوتنی داعشەکان هۆشیارمان بووە. دوای هاتنیان بۆ ناو شارۆچکەکە لە ڕێگەی مزگەوت گوتیان هەموو ئەوانەی لە ماڵەوەن دەبێت بێنە دەرێ ئەگەر وانەکەن دەتانکوژین. من و باکم و ئەو خەڵکەی مابووینەوە چوینە دەرەوە و بەرەو ئەو نەخۆشخانە ڕۆیشتین کە داعش داوای لێکردبووین تێیدا کۆب بینەوە. دوای ڕۆیشتنمان پیا و ژنەکانیان لە یەکتر جیا کردەوە داوایان لێکردین کە ببینە موسڵمان بەڵام ئێمە ڕازی نەبووین. دواتر نەخۆش و بەتەمەنەکانیان سواری دوو پاس کرد و بەرەو نزیک خازر بردیانن. ئەوان دواتر بە پێیان بەڕێکەوتنەوە هەمویان گەیشتنە سنووری دەسەڵاتی پێشمەرگە. من و ژنێکی تریان کە دوو منداڵی هەبوو لەگەڵ نزیکەی 25 گەنجی دیکە بەرەو شاری مووسڵ برد. سەلاح نافع ئیشۆ یەکێک لەو کریسیانانە بووە کە بەهۆی هاتنی داعش زێدی باب و باپیرانی جێهێشتووە و ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. سەلاح دوای هاتنی بۆ کوردستان ژیانێکی نوێ و دوور لە دڵە ڕاوچەی دەست پێ کردووە. نحن بيوم اشتبير خدت 8 تري 1400 بۆ ئێمە ڕۆژی 6 ئابی 2014 ڕۆژێکی زۆر ناخۆش بوو بەهۆی هاتنی داعش ناچار بوون شارەکەمان جێبهێڵین نەمان دەزانێ ڕوو لە شوێ بکەین تەنها زانیمان کوردستان ئارامە بۆیش هاتینە کوردستان کە هاتینیش دەرگاکان بە ڕوومان کرانەوە و هاوکاریەکی زۆریان کردین کاتێک هاتینە کوردستان تەنیا نەچوینە ئەو شار و شوێنانەی کە مەسیحی تێدا هەبوو بەڵکو چوینە ئەو شار و شوێنانش کە تەنها موسڵمانی تێدا نیشتەجێ بوو کاتێکیش لە کوردستان نیشتەجێ بووین تووشی هیچ کێشە و گرفت و ستەمێک نەبووینەتەوە. دوای ئەوەی ڕیتا و هاوشاریەکانی دەبردرێنە شاری مووسڵ ئەوەی چاوەڕی نەبوون ڕوبەڕوویان بووەوە ئەوان دوور لە هەموو بەهایەکی مرۆڤی لەلایەن داعشە عێراقیەکانەوە بازرگانی و ئاڵوگۆڕیان پێدەکرێت. لە مووسڵ لە نێو خانوویەکدا کە پێگەی داعش بوو بازرگانیان بە من و کچانی دیکە کرد. بازرگانیکردن بە ئێمە زیاتر لە نێوان داعشە عێراقیەکانەوە ئەنجام دەدرا. خاڵز ئیشۆع پێشتر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە. ئێستا خاڵز ئاراستەیەکی دیکەی گرتوۆتە بەر. ئەو لە ڕێگەی هاوکاریکردنی ڕێکخراوێکەوە هەوڵی بە بەڵگەکردنی ئەو تاوانانە دەدات کە لە هەمبەر کریسیانەکان لە عێراق کراون. طبعا منظمة شلومو ڕێکخراوی شلۆمۆ تێکۆشە بۆ ئەوەی هەموو ئەو کردەوە قێزەونانەی کە داعش لە شار و شوێنەکانی دەشتی نینەوە ئەنجامیدا بیان ناسێنێ. نزیکەی 138,000 خەڵک لە دەشتی نینەوە ئاوارەی هەولێر و دۆک و سلێمانی بوون. ژمارەیەک لەو خەڵکەش ڕویان لا دەروێ وڵات کرد. ئێمە لا ڕێکخراوەکەماندا سەردانی نزیکەی 13,000 خێزانمان کردووە بۆ تۆمارکردنی هەموو ئەو بەڵگەنامانەی کە بەردەستن. دواتریش راپۆرتی پەیوەستمان ئامادە کرد سەبارەت بەو هەڕەشانەی لەلایەن داعش کراونەتە سەر کریسیانەکان. لە دەشتی نینەوادا زیاتر لە 142 خانووەکان سووتێنراون. ئێمە ئامانجمان گەڕانەوەی شکۆ و کەرامەتە بۆم خێزانانە. من ئەو کاتەی لە ساڵی 2010 تاکو 2014 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووم. زۆر ستەم و هەڕەشە لە مەسیحیەکان کرا وەک کوشتن،
ڕەفاندن تاوانی دیکەش هەبوونی کێشا لە نێوان حەزب و لایەنەکاندا لە بەغدا بووە هۆی نەمانی ئاسایش و لاوازبوونی هێزی ئەمنی هەروەها هێزە هەواڵگریەکان حکوومەتی بەغداش بەرپرسیار بوو لەو بابەتە. کوردستان شوێنێکی زۆر ئارامە نەک تەنها بۆ کریسیانەکان بەڵکو بۆ عەرەب و نەتەوە و ئاینەکانی دیکەش. گەر هەرێمی کوردستان نەبوایە قەبارەی کێشە و گرفتەکانی خەڵکی کریسیان زۆر گەورەتر دەبوو، چونکە ئێستا زیاتر لە 40 کریسیانەکان چوونەتە دەروی وڵات. ئەگەر هەرێمی کوردستان نەبوایە ئەم ڕێژەیە دەبوو بە زیاتر لە 70 خەڵکی کریسیان ئەو کاتە هەموو ڕویان لە دەروی وڵات دەکرد. ئامار و داتاکانی بەردەست هێما بۆ ئەوە دەکەن کە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە عێراقدا تاوانێکی زۆر بەرامبەر بە کریسیانەکان کراوە، بە شێوەیە کە مەترسی ئەوە دەکرێت لە ماوەیەکی نزیکدا بە تەواوی کریسیان لە عێراق نەمێنێ و تەنیا کوردستان شوێنی نیشتە جێبوونیان بێت. من لەگەر بدایەتی تەسیسی منەظەمە ئیسلامۆ بوویمە لە ڕێکخراوەکە کە ئەو ڕێکخراوە تایبەتە بە ئەو شێوە ئەو بلێن ئینتیهاکانەی کە داعش کردی لەسەر خەڵکی جەماعەتی سەهلەینەوە و مووسڵ و هەموو مەسیحیەکان کە دەربەدەرکران فۆرمان هەبوو هەموو ئەو شتانێک کە بەسەر هەموو عائیلەکان هاتیە هەر خێزانێک کە چیان بەسەر هاتووە حیکایەتەن چۆن بۆ چۆن دەربەدەر بووینە چۆن لە دەستی داعش هەڵاتینە هەموو تەوسیقمان کردیە فۆرمان کردیە ئەو دکیومنتانە لە دەور و پشتمان هەیە کە دەستمان پێ کرد بە بەڵگەکردنی ئەو دکیومنتکردنی ئەو فۆرمانە و شێوازانەی بەسەریان هاتووە ئەو خێزانە یەکە هەر یەکە حیکایەتەکە بۆریکە قسەتی تیابێت هەبوو کە لەوێ دەربەدەرکرابووە گەر منداڵی ڕەفاندرا بوو بە شێوەی گشتی 187 خەڵکمان هەبوو لەناو داعش مابوون ڕفێنرابوون بۆ لای مۆسڵ هەندێک لەوانە توانیە لەوێ وەفاتیان کرد هەندێک توانیان بێنە دەروێ ینی لە دەستی داعش هەڵبێنەوە بەس ئێستا حالیان ئەمە لە مەجموعی ئەوانە 58 کەسمان ما ئێستا بێسەر و شوێنە مەسیریان نازانی لەوان 40 پیا و 18 ئافرەتمان هەیە و هەمانە زۆر 83 کەنیسەی قەرەقۆشە کەنیسە لە بەغدێدەی هەمانە لە بەرتەڵا لە مووسڵ لە بەتنایە لە تلسقف هەموو ئەوانە دکیومنتمان کردیە کە چۆن ڕوخاندیتیان لەو خەڵکانەی کە هەن ئەما بووش لە لای داعش زۆر ئەسیان یەک لەوان کریستینە کە هاتەوە منداڵەکە یەکێکمان هەبوو ڕەنە ناوی لە تلعفەر کە زۆر کڕین و فرۆشتنی پێکرا بوو ئاخر دەست گەشت بۆ لە دلعفەر کە تلعفەر تەحریر کرا لای خۆمان لێرە ئەمە هەموو ئەوانە دکیومنتمان بۆ کردیە کە دکیومنتەکەش لەو ئاخیرەی پاش ڕزگارکردنی شوێنەکانیان بووە لە دوو بەشێک هەموو ئیستیمارەکان کە لەوێ هاتینە و دەربەدەرکراینە دوای ئیستیمارێکی دی مرفقمان هەبوو فۆرمێکی دی کە چوونە سەر ماڵ و حالی خۆیان دیت شێوازی ماڵ و حالی خۆیان دیتیان کە چی بەسەر هاتووە ئەو بووە بەشی دووەم لە دکیومنتەکە کە خانیەکەیان چۆن بوو سوتاوە و هەندێک لەو دکیومنتانە ئەوانەی جەماعەتی مۆسڵ بە تایبەتی تقریبان مانگەک لەگەر داعش ژیاون ئەوانە بە زۆربەیان حکایەتی دەگمەنیان هەبوو هەموو تەوسیقمان کرای و هەمووانە بە تایبەتی تەصنیف کرایە و نووسرای هەریەکە بە شێوازی حکایەتی خۆی و هەندێک لەو مەلەفانە توانیمان لەگەر محکەمەی دووەلی محققین هاتن کە ئەوانەی ڕەفێنراوە ئەوانە هەموو یەکەیەکە بوویتە دکیومنت هەموو تەرجمە کرایە هەموو محققین تەوسیق کرای لای حکومەت ئەوانە هەموو مەلەفاتی خاصیان لۆ کراوە. ئەو مەسیحانەی کە هاتن کە لێرە نیشتەجێ بوون پێویستیان ئەکید بە کەنیسەیە پاش هاتنی بەڕێبەراتی گشتی و کردنەوەی بەڕێبەراتی گشتی و هاتنی داهات بۆ بەڕێبەراتی گشتی بەڕێبەراتی گشتی کاروباری مەسیحەکان بودجەیەکی تەرخان کرد بۆ دروستکردنی کەنیسەکان ئەویش بە دروستکردنی کەنیسەی مار پەترۆس و پۆڵس بە قیمەتی زیاتر لە 5 ملیار دیناری عێراقی
كنيسەی ئوم النور کە تۆزێک ترەچین سەردانیەکەین ئەویش بۆ تایفی سریانە ئەویش بە قیمەتی نزیکەی 2 ملیار و نیو دیناری عراقی و هەروەها کەنیسەی ئەرمەن ئەویش وا خەریکە لە تاوابوونایە مەراحلی ئەخیری ماوە ئەویش بە قیمەتی 2 ملیار و نیو دیناری عراقی و هەروەها سنتەری ڕۆشنبیریمان دروست کرد بۆ ئاشوریەکان ئەویش تەواو بۆ تقریبا ئەویش مەراحلی ئەخیری زۆر ماوە هیچ ینی تقریبا تەواو بووە ئەویش بەم نزیکانە تاوا بێت و تەسلیمەکەین چاوەڕێی بودجەی تازایی 2010کەین تەزدیق بکرێت بۆ پرۆژەکان بگاتە دەستمان ئێمەش ئیطلاقی سلفەکانیان بۆکەین و بەردەوام بن لە کارەکانیان. ئێمڕۆم کەنیسەیە ئەتیبارەکرێت بە پرۆژەیەکی متەکامل یەکێکە لە پرۆژە متەکاملەکانی ناوچەکەیە بگرە لەوانێت بڵێم تاک بێ لە منتەقەی عێراق و لە ڕۆژهەڵات بەشێکی متەکامل کەنیسەیەکە زیاتر لە 1200 نەفەر ئەگرێت مەکتەبێکی 28 پۆلیتایە و هەروەها دوو ساحەی تۆپێنیتایە بۆ تەلەبەکان و هەروەها قاعەی بۆ نەیتایە و مەخازنی تایبەت کراوە بۆ هەموو کەنیسەکان لێرە بێن شتی خۆیان دابنێن و بێتە وەکو ستۆرێکی گەورە بۆ کەنیسەکان. ئەمە بەڕاستی ئمڕۆ کە بینیت کە لە دەرەوەیەت سەرنجی خەڵقی ڕاکێشاوە و هەروەها نزیکبوونی لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی ئەوی ژوای کردو کە لە فڕۆکەوە کە خەمیوانێک بێت سەرنجی ڕاکێشێت ئەو کەنیسەیە و قوبەکەی و برجەکەی. ئەم کەنیسەیە ئمڕۆ زیاتر لە 5,000 خێزان ئیسفادەی لێکە کە لە ناوچەی 108 عینکاوەیە. ئەو خەڵقی کە لێرەیە خۆی عامەتەن منتەقەی 108 منتەقەیەکی نوێیە لە ناوچەی عینکاوە. ئەم خەڵقەی کە هاتن لە بەسرا و لە جنوب و لە بەغا و دوای 2006 2007 دوای تەقاندوی کەنیسەی سەید نەجات ئاوارێکی زۆر ڕووی کردە کوردستان. ئەم زۆرینەی ئەم ناوچەیە خەڵقی ئاوارن کە لە وەسەد و جنوب هاتوون. ئێمە بەڕاستی زۆر بایەخ بەو نقطەیە دێن ئەو خەڵقەی کە هاتووە لە وەسەد و جنوب ئەبێت شوێنی پەرێزگای نوێژی خۆیان بکەن عیبادەتی خۆیان بکەن ئەرکە لەسەر ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی وەکو حکومەتی هەرێمی کوردستان چ شوێنێک پێویستی بە شوێنێک بێت کەنیسەیە بێ یاخود مەرفەقێک بێت بۆ کەنیسە خزمەت بگەنە بۆ ئەو خەڵقە ئێمە بە پێی توانە بتوانین جێبەجێکەین. ئەمە کەنیسەی ئوم النور سەر بە کەنیسەی بە تایفەی سریان ئەرتۆدۆکسە. ئەو تایفێش ئمڕۆ وەکو هەر برا ئەرمەنەکان کە باسمان کرد یەکەم جارە لە شاری هەولێر مەترانیان هەبێت. ئێمە لە بینای مەترانی ئەوانین تەواو بووە بەشی کەنیسەکەمان ماوەکە ئەوژە سەر ئەرکی وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەرەتی گشتی کاروباری مەسیحەکان دروستەکرێت بە بودجەی 2 ملیار و نیو تقریبا. ئەم تایفەیە جنای مەتران نیقۆدیمۆس داودمەتی شەرەف ئەو مەترانیەتی کە مەترانی مووسڵ و دەشینێنەوە و لەگەڵ کوردستانە و هەروەها کەرکووک. ئمڕۆ ئەم تایفەیە دوای دۆڕاندنی هەموو کەنیسەکانیان لەبێت کە تێکدرا و تەقێنرایەوە بەدەست داعش ئمڕۆ زۆربەی تایفەکە هەمویان لێرن تقریبا لە هەولێر نیشتەجێن بە تایبەتی لە عینکاوە بەشێکیان لە دهۆکە بەشێکیشیان لە سلێمانین. ئمڕۆ کەنیسە مجبەرین تەواویکەین بەم زروفە قەیرانە دارایش لەبەرەوەی کە گەڕانەوە بۆ مووسڵ زۆر زەحمەتە بۆ تایفەیە بە تایبەتی بۆ تایفەیە لەبەرەوەی کە کەنیسەکانیان تێکدراون هیچ شتێکیان نەماوە. ئمڕۆ پرۆژەکە تقریبا لە 150 تەواو بووە چاوەڕێکن ئەگەر بۆ جۆشت تەرخان بکرێت تەرتیب بکرێت باقی پرۆژەکەش تەواوکەین ئینشاءالله.
ئێستا هەرێمی کوردستان باوەشی بۆ ئەو ئاوارە کریستیانانە کردوتەوە کە بەهۆی هەڕەشە و ستەم زێدیباب و باپیرانیان لە ناوچەکانی دیکەی عێراق جێهێشتووە. ئەوان لەژێر سێبەری ئەو ئارامی و ئاسایشی کە لە کوردستاندا هەیە بەرنامە بۆ داهاتووی خۆیان دادەڕێژن. ئێستاش داعش هەڕەشە دەکات. من خۆم پێم وایە لەوانەیە دیسان داعش بە شێوەیەکی دیکە بگەڕێتەوە. من حکوومەتی عێراق بە پرپرسیار دەزانم لەو ڕوودا و نەهامەتیانە، چونکە حکوومەتی عێراق دەبوایە ئێمەی مەسیحی بپارێزێت. لە هەولێر زیاتر ئارامی و ئاسایش باشترە. من نامەوێت بگەڕێمەوە قەرەقۆش، چونکە دەترسێم دیسان شتی تر بەسەرمان بێت. خەڵک و حکوومەتی کوردستان زۆر ڕێز لە ئێمە دەگرن و ئاسانکاریمان بۆ دەکەن بۆ بەردەوامی خوێندن. کچەکەم گواستەوە بۆ زانکۆی سەلاحەدین. خۆشبەختانە کچەکەم لێرە خوێندنی خۆی تەواو کرد. خەڵک لێرە لە ئاسایش و ئارامی دەژین بەبێ ئەوەی کێشەیەکیان هەبێت. کار و گوزەرانی خۆیان بەڕێوە دەبن. پاش ڕووداوەکانی ساڵی 2003 باری ئاسایش لە دەستی حکوومەتی بەغدا دەرچووە و دەسەڵاتی زۆر لاواز بووە. بۆیەش ئیتر نەیتوانی ئارامی و ئاسایش بپارێزێت. ئەمە شوای کرد هیچ یاسایەک بەکردەی لەم وڵاتە نەمێنێت. أنا بالنسبة لي شخصيا بدأرن الماثي كبن. من ئارەزوو دەکەم بگەڕێمەوە شارەکەم، بەڵام حکوومەتی ناوەندی ناتوانێت ئێمە بپارێزیت و تەنانەتی هیچ هەنگایەکیش ناهاویژیت تاوەکو بگەڕێنەوە. لێرە لە کوردستان کار دەکەین و بێکێشە ژیانمان بەسەر دەبین. ئەم زەویەش کە لێرە بۆ ئێمە کراوەتە کەم لەلایەن شارەوانی و حکوومەتی هەرێمی کوردستان تەرخان کراوە. کوردستان شوێنێکی زۆر ئارامە، نەک تەنها بۆ کریسیانەکان، بەڵکو بۆ عەرەب و نەتەوە و ئاینەکانی دیکەش. گەر هەرێمی کوردستان نەبوایە، قەبارەی کێشە و گرفتەکانی خەڵکی کریسیان زۆر گەورەتر دەبوو، چونکە ئێستا زیاتر لە سەدا 40 کریسیانەکان چوونەتە دەروی وڵات. ئەگەر هەرێمی کوردستان نەبوایە، ئەم ڕێژەیە دەبوو بە زیاتر لە سەدا 70 خەڵکی کریسیان ئەو کاتە هەموو ڕویان لە دەروی وڵات دەکرد. خلص لي معهد تمريض. من دەرچووی بەشی پەرستاری پەیمانگەم پێش داگیرکردنی شارۆچکەکەمان لەلایەن داعش لە گۆڤاری حەمدانیە وەکو نووسەری شێعر و کورتە چیرۆک کارم دەکرد. هەروەها لە ماڵی مارپۆلس لە قەرەقۆش کە تایبەتە بە کەم ئەندامان وەکو کارێکی خێرخوازی خزمەتم دەکرد. من بەردەوام ئارەزووی خوێندنەوەی کتێب دەکەم.